نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. سۆز و بەزەیەکەی بەرامبەر منداڵ و نەوەکانی. لا فەرموودەیەکدا کە لە سەحیحی موسلیمدا بەرچاومان دەکەوێت، ئەنەسی کوڕی مالیک ئەو هاوڵە بەڕێزەی کە بێدابڕان بۆ ماوەی 10 ساڵ بە کەماڵی وەفا و دڵسۆزیەوە بەهرەمەندی شەرەفی خزمەتکردنی حەزرەتی ڕەسوول الله بووە بۆمان دەگێڕێتەوە. ما رأيت أحدا كان أرحم بالعيال من رسول الله صلى الله عليه وسلم. کەسم نەدی و هێندەی پێغەمبەری خوا بە سۆز و میهرەبان بوو بێت لەگەڵ خاو و خێزانەکەیدا. بەڵێ ئەوەندە میهرەبان و هێندە خۆش مامەڵە و بەڕادەیەکیش دڵفراوان بوو مەحاڵە ڕێت لە سەرپەرشتیار و باوکێکی وەکو ئەو بکەوێ. خۆ ئەگەر ئێمە ئەم گەواهیەمان بدایە ئەوە لەوانە بوو بایەخێکی ئەو تۆی نەبووایە، کەچی ئەوەتە ملیۆنان مرۆڤی خاوەن سۆز و شەفەقەت کە تەنانەت دڵیان نایەت ئازاری مێرولەش بدەن ڕای دەگەێن و گەواهی دەدەن کە لە باوەشکردنەوەی پڕمیهر و بەزەیانەدا بۆ تەواوی مەوجودات حەزرەتی محەممەد وێنە و مانەنەندی نییە. بەڵێ هاوشێوەی هەمووان ئەویش وەک مرۆڤ بەدیهێنرا بوو، بەڵام بە مەبەستی دروستکردنی ڕێیاڵەی پەیوەندی لەگەڵ مرۆڤەکاندا. خوای گەورە خۆشەویستێکی قوڵی بەرامبەر هەموو مەوجودات خست بووە دڵیەوە، هەر بۆیە چ بەرامبەر ئەندامانی خێزانەکەی بێت یان بەرامبەر دەوروبەرەکەی لێوان لێو بوو لە سۆز و خۆشەویستێکی بێوێنە. منداڵە کوڕەکانی هەموو پێشتر وەفاتیان کردبوو. دوجار لە ماریەی دایکمان کوڕێکی هاتە دنیا، بەڵام ئەویش ئەوەندە نەژیە. تاج گەرگۆشەکەی لە ژیاندا بوو، لە بینی دێیەها کاروباری گرنگدا زوو سەری لە ڕۆڵە نازدارەکەی دەدا. لە ئامێزی دەگرت و تێر ماچی دەکرد. وەختێک گیانیشی سپارت، دیسانەوە گرتیەوە ئامێز و نووساندی بەخۆیەوە و بە دەمچاوی پڕ ئەستینەوە گزارشتی لە دڵگرانی و پەژارەی ناخی کرد. ئەو جاڕووی کردە ئەوانەی بەسەر سۆرمانەوە بۆیان دەڕوانی پێیوتن بەڕاستی دڵغەمبار دەبێت و چاوانیش ئەشکیان لێ دەڕژێت، بەڵام پشتیوان بەخوا جگەلەوەی خوا فەرموویەتی و ئەوەیش کە ئەو پێی ڕازیە شتێکی تر نایەت بەدەمماندا. بەدواشیدا ئاماژەی بۆ زمانی کرد و فەرمووی بەڵکو خوا بەهۆی ئەمەوە لێمان دەگرێت، ڕێبدەن جارێکی دیکە دووپاتی بکەینەوە. ئەو میهرەبانترین و بەسۆسترینی مرۆڤەکان بوو. حەزرەتی حەسەن و حسێنی دەخستە سەرشانی و لێرە و لەوێ دەیگەڕاندن. کەسێک لەو ئاستەدا بێت ئایا منداڵ دەخاتە سەرشانی و بەو شێوەیە دەچێتە ناو خەڵکەوە؟ ئەو دەیخستە سەرشانی و دەشتچووە ناو خەڵکەوە. بەو کارەشی وەک بڵێ پێشوازی لەو شەرەفە دەکرد کە لە داهاتوودا بەدەستیان دەهێنا. ڕۆژێکیان حەزرەتی حەسەن و حسێن لەسەر کۆڵی بوون. حەزرەتی عومەر خۆی کرد بە خانەی بەختەوەریدا. وەختێک هەردووچیانی لەو شوێنە مبارەکەدا بینی گوتی نیعمە الفەرس و تەحتەکومە، ئەسپێکی چەندە جوانتان هەیە. بە بیستنی ئەمە پێغەمبەری خوا یەکسەر هاتە قسە و فەرمووی نیعمە الفاریسانی هومە، ئەوانیش چ سوارچاکێکی جوان و چاکن. ئەوان درکیان بە مەسەلەیە کردبێت یان نا، پێغەمبەر ئابە و جۆرە ڕێزی لێدەنان. جارێکی تریشیان کە یەکێک بە حەزرەتی حەسەنی وت نیعمە المەرکەب و ڕەکەبت و بەڕاستی سەرنشینی شوێنێکی چاک بووی. لە وەڵامدا ئەویش فەرمووی وەنیعمە الراکب هووە، ئەویش چ سوارچاکێکی چاکە. بەڵێ ئەو نازدارە جاروبارد و ڕێیحانەکەی بەهەشتی دەخستە سەرپشتی و بەوەش ڕێز و پایەیەکی تایبەتی دەبەخشی بەو دوو پێشەوە مەزنەی ئەهلی بەیت کە باوکی هەموو پیاوچاکانن، هەتا ڕۆژی دوایی و لە ماهیەتیاندا ناوچی سەرجەم ئەو شکۆ و شەرەف و سەروەریان هەڵگرتووە کە دۆستانی خوای لێ بەهرەمەند کراون. گومانی تێدا نیە ئەهلی بەیت و تەواوی دۆستانی خوا پشکی خۆیان هەیە لەو بەهاوبایەخەی درا بە حەزرەتی حەسەن و حسین. لەبەرەمەیە کە شێخ عەبدولقادری گەیلانی کە کەسایەتیی نایە بوو مەزنی ئەهلی بەیتە، لەو ڕوانگەیەوە کە پێغەمبەری خوا باپیرانی لە سەرشانی هەڵگرتووە دەڵێت پێیە مبارەکەکانی پێغەمبەری خوا لە سەرشانی منن، پێیەکانی منیش لە سەرشانی سەرجەم ئەولیاکانە. پێدەچێت ئەمە تا ڕۆژی قیامەتیش هەروە بەردەوام بێت. جارێکی تریشیان نەوەکانی دەستنە سەرشانی، ئەویش ڕوویان تێدەکات و پێیان دەڵێت وشترەکەتان چەندە وشترێکی نایابە، ئێوەش چەندە بارێکی نایابن. ئەو بەم جۆرە منداڵ و نەوەکانی خۆشویست و لە دڵیاندا تەختی ئەوینی دانا. لەو لاشەوە ئەویش بەهرەمەندی خۆشەویستێکی وەها بوو، هیچ باوکو باپیرێک بەخۆیەوە نەدیوە. بە وێنەی بابەتەکانی دیکە پێغەمبەری سەروەر لە بابەتی پەروەردەی منداڵیشدا پەیڕەوی ناوەندەڕێی کردووە. سەرجەم منداڵ و نەوەکانی وەک گیانی خۆی خۆش دەویست و
ئەم خۆشەویستیشی بۆ دەربڕین لەگەڵەوەشدا هەرگیز ڕێی نەدەدا ئەم جۆرە خۆشەویستیە بقۆزێتەوە و خراپ بەکار بهێنرێت دەبێتەوەش بڵین کە لە نێوان منداڵ و نەوەکانیدا کەسیان ئارەزووی پەنابردنە بەر ڕەفتارێکی لەو جۆرەیان نەبووە بۆیە دەبینی لە بەرامبەر ئەو هەڵانەدا کە بە بێویست ئەنجامیان دەدا هەڵوێستی پێغەمبەر وای دەکرد بەرگێک لە شکۆ و ویقار دەوری ئەو خۆشەویستی قوڵەی بدات و بەریان پێ بگرێت لەوەی لە زەمینەی گوماناویدا بێن و بچن بۆ نمونە جارێکیان حەزرەتی حەسەن یاخود حوسێن لەبەرەوەی کە هێشتا تەمەنیان بچووک بوو دەستی برد بۆ ئەو بەشە خورمایی کە هی سەدەقە بوو پێغەمبەری خوا هەر کە ئەمە دەبینێت یەکسەر خورماکەی لە دەست دەسەنێت و بە نەرمی پێی دەڵێت خورمای سەدەقە بۆ ئێمە حەرامە هەر لەو تەمەنەوە گۆشکردنیان لەسەر هەستیاری بەرامبەر حەرام پێم وایە یەکێک بێت لە نمونە جوانەکانی ڕاگررتنی هاوسەنگی لە پەروەردەدا هەر جارێک تەشریفی مبارەکی بەهاتایەتەوە مەدینەی منەوەرە پۆلێک منداڵ دەوریان دەدا و پێشوازیان لێ دەکرد ئەمە مانای وایە کە خۆشەویستی سەروەرمان تەنها سنوورداری ڕۆڵەکانی خۆی نەبووە بەڵکو تەواوی منداڵانی بە کەماڵی بەزەی و سۆزەوە لە ئامێز گرتووە و بە خۆشەویستی دڵی فەتح کردوون ئەوجا ئەوە تەنها منداڵانی کوڕ نەبوون کە لە بازنەبەرینەکەی میهری ئەو داجیان بووبەوە حەزرەتی حەسەن و حوسەینی چۆن خۆش دەویست ئومامەی نەوەشی ئابە و جۆرە خۆش دەویست بەڕادەیەک جاری وابوو کە دەچوە دەرەوە ئومامە لەسەر کۆڵی بوو تەنانەت هەندێک جار لە نوێژی سونەتەکاندا ئومامە خۆی هەڵدەدایە سەرشانی و ئەویش دەگەڵ خۆیدا هەڵی دەگرت وەختێکیش دەگەیشتە کڕنوش دایدەنا کاتێکیش هەڵدەستایەوە دیسان دەیخستەوە سەرشانی جێباسە ئەم خۆشەویستی دەربڕینەی پێغەمبەری خوا بۆ ئومامە لە ناو کۆمەڵگەیەکدا بوو هەتا دوێنێکی ژەکانیان بە زیندوی ئەسپەردەی هەناوی خاک دەکرد لە ڕاستیدا ئەم ڕەفتارەی سەروەرمان شتێکی تەواو جیاواز بوو بۆ خەڵکی ئەو سەردەما هەنگاوێکیش بوو لە هەنگاوە بێپێشینەکانی بۆ سەر لە نوێ داڕشنەوەی چەمکەکان لە زیهنی کۆمەڵدا